ئەو خۆمان خۆش کردی بۆ جەژنی ڕەمەزان کار جەژنێش بکەین بەڵام ئەویش ئێستا لە سایە کۆرۆنا ئەویشمان نەبوو بەس ئەوەن دێراتی بازار بۆ جلکردین و بۆ مناڵان خۆزای مناڵ نازانی کۆرۆنا چییە و بازار نییەوە نیە ناخوا بێشتی بۆ بکڕی ئەوەیە هاتووی نوشتیان بۆ کڕین و لە ماڵ ئەمێنینەوە تا ئەو وەزع لاوەلا بێتە ئەو کۆرۆنەمان لێ دەڕوا و وەزعەکە باش دەبی ئینشاءالله. ئێمە ئەو جێژنەیە وانییە کە جێژنەکەی نەکەین جێژنەکەی دەکەین بەڵام مناڵمان هەیە بچووکمان هەیە ماڵمان هەیە خێزانمان هەیە عایلەمان هەیە نەناو خۆمان دەکەین و من لە ئێستاوە جێژنە پیرۆزانە لە هەموو جیرانەکان و لە هەموو برادەرەکان دەکەم لەوانەیە نایان بینین بەس پیرۆزباییان لێ دەکەم لەبەرەوەی ئەو وەزعە ئەو ها دەخوازێت ئێستاکە. وەکی ترجی ڕەمەزانێ حتا فێکۆڤێ شولی الحەمدلله حتاش طرفێکی بە باش بی بەری ڕاتبی بدەن سەر و بەری بەس پشتا ڕاتبە بافکێ دای وەلا هەندە جیهان نەداینێژی بەس ئاغلبەت یۆ داینێ گەلە باش بی طرفێکی بە حکمەتی بە گەلە باش بی وش طرفێکی بە جی حکمەتش وەکی بژ شعبی جی حتا فێکی حتا ڕادەکی یعنی ناحیە شولی جی باش بی شوێکی دیجی باش بی مەلعەت تەجاولێ بجاوبێکی بژن دیف حکمەتت میتو دیف وەکی بژن تەندروستیت مینیتن ئەو دی قرارێ سەردان يعني كيف بيجنا من عزل كي أسحق مجبور هكا بيجا معيدة تكون عزل كام جشن أفيان زين بيت وخاصة أف بريارة وزارة النفخ ووزارة الساخلمية داي طبيعي يعني بجالك كده يعني همشين بيجين هر ديف شاف وقت بريار داي گله کارتر کرد ناخود سی که دا کرد بازاری دا کرد بوجه هنده تقریبا عالم یعنی شوایه که گله که برچاف باش کد یعنی و شولجی هات خاره طبیعی ام مجبورین یعنی هر شوایه که هبی چکوبو ساغلمیامه ام وان بریارا بجه بینین بنسبة بازاري جلوبرگ خالكاكا زيادر بونيوي كمنالي هي الريلا بازار كردو بو كريني جلوبرگ بو ججن بو منالكي بلان بوني قيراني داراي وكوبزانن ايما دوكاناكا من دوكاني حراجي خالكاكا زيادر لم روجيا بشوين بيداويسي شتي هرزان اقرن سەروبەری کۆتایهێنانی کۆرۆنایە و هەروەها پێشتریش قەیران هەبووە بەڵام لە ڕاستیە تا حەدێک بازار جموجوڵی تێکەوتووە لە هەمان کاتیشە ئەو جموجوڵە نییە کە بە پێی خواستی فرۆشیار بێ.